الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. ئازیزان و خۆشەویستان مسلمانان، ئومەتە نازارەکەی پێغەمبەری خوا سەلامی خوای گەورەتان لەسەر بێ، لە پاش 1400 ساڵ زیاتر عەرەب و عەجەم تێکڕای مرۆڤایەتی و مسلمانان ئیمانداران بە تایبەت لە پاش 1400 ساڵ لە هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بگرە زیاتریش خۆیان دەکەن بە قوربانی ئەو پێغەمبەرە صلی الله علیه و سلم، خۆیان فیدای ئەو پێغەمبەرە ئەکەن بە باوک و دایکەوە، بە ئەولاد و ڕۆح و ماڵەوە، بە سەرۆت و سامانەوە. ئەمە گەورەترین موعجیزەی پێغەمبەرە صلی الله علیه و سلم، گەورەترین موعجیزەی و ئاەتە دەرەخا. خوا فەرمێت وەڕەفەعنا لەکە ذیکڕەک، ئێمە ناوی تۆمان بەرز کردووە لە ئەرز و لە ئاسمانە. ئینە شانیەکە هوە الأبتر، کەس ناتوانێت شەعن و شکۆی تۆ کەم کاتەوە. هەزاران گەورە و ڕەئیس و ئەوانەی کەوا دەستیان بەسەر دنیادا گر هاتن و ڕۆشتن ناویان نەما، خەڵک وەسفیان ناکا، شوێن کەوتویان نەما، بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئێستایشەوە خەڵک خۆی فیدای ئەو پێغەمبەرەکە. ئەم هەموو یاد و ئاهەنگەی پێغەمبەری خوا گیرێ و باسی ئەو پێغەمبەرە ئەکرێت لە ناو عەرەب و عەجەمە، ئەمە خۆی بۆ خۆی نیشانەی گەورەی و عەزەمەتی و شەعن و شکۆی ئەو پێغەمبەرە نازدارەیە صلی الله علیه و سلم. و هەروەها موعجیزەی و ئاەتە دەرەخا کە خوێنمانەوە لەگەڵ موعجیزەی چەند فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا لە فەرمایشتێکی ئافەرمێت لەبارەی ئومەتی خۆیەوە، ئەوانەی کە ئەو پێغەمبەریان نەبینیوە بەڵام تامەزرۆی دیداری ئەو پێغەمبەرن، عاشقی ئەو پێغەمبەرن صلی الله علیه و سلم. لە حەدیثێکە کە ئیمامی مسلم ڕیوایەتی کردووە، حەدیثەکە صحیحە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم: من أشد أمتي لي حبا ناس يكونون بعدي يود أحدهم لو رآني بأهله وماله. ئەفەرمێت لەناو ئومەتەکەی منە کە زۆر منیان خۆش بوێ، شدەتی خۆشەویستیان هەبێ، ئەوینیان هەبێت بۆ من کۆمەڵە خەڵکانێکن یەکونونە بەعدی، لە دوای خۆم، لە پاش خۆم منیان نەبینیوە، بە دیداری من شاد نەبوون، بەڵام ئەوەندە خۆشەویستیان بۆ من هەیە، ئەوەندە ڕێز و قەدر و حورمەتی منیان لەلا هەیە. یەکێک لەوانە حەز ئەکا بە ماڵ و سەرۆت و سامانیەوە خۆی فیدای من بکە، یا بیبەخشێ و بەس من ببینێت، بگا بە لیقای من، بگا بە دیداری من. بەڕاستی ئەمەی کەوا پێغەمبەری خوا فەرمیێتی صلی الله علیه و سلم لە ناو میلەتی مسلمانانە بە هەموو ڕەنگە جیاواز و زبانە جیاوازەکانەوە هەیە. بگرە ئەوەی کە ئەمڕۆ زیاتر بانگەشەی مەحەبەت و خۆشەویستی پێغەمبەری خواکە صلی الله علیه و سلم لە عەرەبی زیاتر عەجەمەکانن، بە کوردەوە، بە تورکەوە، بە فارسەوە، بە ئەوانەی کەوا لە مەکە و مەدینانین، ئەوانەی کەوا قوڕەیشینین، ئەمانە شدەتی حوبیان بۆ پێغەمبەری خوا هەیە. کابرا لە چیچانەوە یاڵێ یا ڕەسوول الله فیدادیە باوک و دایکم، کابرا ئەنگلیزە، کابرا فارسە، تورکە، کوردە، پێغەمبەریان نەبینیوە صلی الله علیه وسلم.
بە ماڵ و سەرۆ و سامانەوە خۆی فیدای پێغەمبەری خوا کا صلی الله عليه وسلم. جا ئەمە موعجیزەیەکی و پێغەمبەر نازدارەیە صلی الله عليه وسلم. ئەگەر سەرنجێکی واقعی ئەمڕۆ بین سەیرەکەی ئەوەی لە یەمەن ئاکرێ، ئەوەی لە شام ئاکرێ، ئەوەی لە ئەندەنوزیا ئاکرێ لە مانگی مەولودا کە چ حەشامەت و چ خەڵکێک لەسەر جادەکانە بەلافیتە بە یەک دەنگ و بە یەک سەدا هاوارەکەن فیدات بین یا رسول الله، بە قوربانت بین یا رسول الله. ئەمە معجیزەی فەرمایشتەکانی پێغەمبەری خوایە. معجیزەیانی تەئیدە بۆ صدق و ڕاستی ڕیسالەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەهلی یەمەن پێغەمبەری خوا باسییان نەکا، ئەهلی شام پێغەمبەری خوا دوعای خەیریان بۆکە، بەڵام ئەزانن ئەو پێغەمبەرە نازدارە دوعای نەکردەوە بۆ نەجد دوعای نەکردووە. ئەو نەجدەی کە ئەمڕۆ ئینکاری ئاهەنگی لە دایکبوونی پێغەمبەری خواکە، ئەو نەجدەی کە پیاوی ئینگلیزن، ئەو دەسەڵاتەی کە ئەمڕۆ لە سعودا هەیە گوێ لە مشتی ئەمریکا و ئینگلیزە، پێغەمبەری خوا علەمەه شەدید القوا، خوا تعلیمی کردووە، خوا فێری کردووە. دۆست و دوژمنی ئەو پێغەمبەرە کێیە؟ پێغەمبەر خۆی فەرموویەتی صلی الله عليه وسلم کە سەری وڵاتی یەمەنەکەین لە ڕۆژی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە چ ئاهەنگ و احتیفالێکیان کردووە بۆ پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڕاستی ئینسان کە ئەیبینێ ئەو دیمەنە گریانی تێت لە ئەندەنوزیا و لە شاما و لە باقی وڵاتانی ترا، لە بەریتانیا خەڵکێک پاکستانی و هندستانیە احتیفالەکە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، عشق و ئەوینی خۆی دەرەبڕێت، حەدیسەکەی پێغەمبەری خوا ئەگرێتەوە، شدەتی حوبی بۆ پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم. ئەمانە پێغەمبەر وەسفیانەکە، نەجد و ئەهلی نەجدیش پێغەمبەر زەمیانەکە بۆ معلوماتان. ئەمە بوتان و درۆ نییە، پێغەمبەری خوا پێش 1400 ساڵ دۆست و دوژمنی خۆی دیاری کردووە، کەواتە دەربڕینی ئەم خۆشەویستی و محەبەتە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە نیشانەی ئیمان و خۆشەویستی توندی پێغەمبەری خوایە، خۆشەویستی محکەم و تند و تۆڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا لەبارەی ئەهلی یەمەنەوە فەرموویە چی؟ ئەو یەمەنەی کە ئەمڕۆ سعود ڕۆژانە سارۆقی پێوە نییە، لێیانەدا ئەیان کوژێ، بەس لەبەر ئەوە پیاوی نەجد نین، پیاوی سعود نین، لەگەڵ خۆیان نانین. هەرچەند کۆمەڵێکیان تیا پیاوی شیعە و لەگەڵ ئەوانایە و ئەمانە، بەڵام ئەهلی یەمەن ئەهلێکی چاکە، ئەهلێکی مبارەکە، پێغەمبەری خوا دوعای خەیری وەکردن، عاشقی پێغەمبەری خوان. پێغەمبەری خوا فەرمێت حەدیثێکی صحیح کە ئیمام بوخاری ڕێواتی کردووە، حەدیثەکە صحیحە، گومانیتیان نییە، یەک کەس ناتوانێت بەڵام حەدیثە صحیح نییە. ئەمە خۆی بەڕاستی باشترین میزانە بۆ جاکردنەوەی ئەهلی حەق لە ئەهلی باتڵ. یعنی ئەم خۆشەویستیانە کە ئەکرێ بۆ پێغەمبەری خوا، یادی پێغەمبەری خوا، بۆ معلوماتان منافق و مسلمان لە یەک جیا کاتەوە. ئەوەی کەوا ئەو عشق و ئەوینەی بۆ پێغەمبەری خوا دڵنیابن مسلمانی تەواو چونە پێغەمبەری خوا شایەتی بۆ داوە، ئەوەی ئینکاریەکە و دژایەتێکە دڵنیابن نیفاق لە قەلبی هەیە. ئەوە تا پێغەمبەرە فەرمێ ئەتاکم ئەهل اليەمەن هم أرق أفئدة وألين قلوبا، الإيمان يمان والحكمة يمانية والفخر والخويلاء في أصحاب الإبل والسكينة والوقار في أهل الغنم. وللروايات أفرميت أخيري حد زكاة بهمان شيوا أفرميت ورأس الكفر قبل المشرق. پێغەمبەری خوا فەرمی ئەهلی یەمەنیان بۆ لایەوە، یەمەن بۆیە پێودەن چونکە لای ڕاستی مەکە کەوتووە، شام بۆیە پێودە شام چونکە لای چەپی مەکە کەوتووە. پێغەمبەری خوا فەرمی ئەهلی یەمەنیان بۆ لاتان، ئەهلێکن دڵ نەرمن، بەڕاستی جاذبێتی ئیمانیان بە قووەتە و ئیمان زوو وەرەگرن، دڵ ناسکن، دڵ نەرمن،
ئیمان و دین لای ئەوانە ئەهلی ئیمانی تەواون ئیمانیان تۆکمەیە ئیمانیان بەقووەتە والحکمة یەمانیەة بەڕاستی عیلم و زانست و خزمەتی شەریعەت بەڕاستی لای ئەوانە سەرچاوە ئەگرێت چەندەها عالەمی گەورە گەورەی تایە لە شوڕاعی حەدیث لە مفەسیرینی قورئان ئەهلی عەقڵ و نەقڵ ئەمە موعجزەی فەرمایش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وە لە حەدیثەکە فەرمێت شانازیکردن و خۆ دەرخستن و فەخر و خۆی لا ئەهلی ئیبلە ئەوانەی کەوا وشتر بەخێوەکەن تەمان ئەوانەی کە وشتریان بۆ زۆر دەوڵەمەند بوون وەکو کابرا ئەمڕۆ خاوەنی قەسر و قوسوور و مۆنیکا ئەمانە بێ حسابی خۆی نازانێ خاوەنی چەند دەفتەر دۆلارە حساب بۆ فەقیر وەژار ناکا ئەمە ئەهلی کیبر و تەکەبورە پێغەمبەری خوا زەمیانەکە ئەفەرمێت ئەهلی ئیبل ئەوانەی کە وشتر بەخێوەکەن زۆر متەکەبیرن بەڵام والسەکینەة والوقار في أهل الغنم ئەوەشی کە شوانی حەیوان و مەیوانە یعنی شوان بەڕاستی کەسێکە نەرمونیانە و کەسێکە متەواضعە خۆ بەکەمزانە مەبەسمان لێرە حەدیثەکەی پێغەمبەری خوایە وەصفی ئەهلی یەمەنی کردووە ئەو ئەهلی یەمەنە لەم ئاخر زەمانە بە ملیۆنان کەس لەسەر جادە لەم مانگەدا ئەڵێن یا ڕەسوول الله نەفدیکە ئەی پێغەمبەری خوا فیدات بین بە باوک و دایکمانەوە ئەمە معجزەی فەرمایشتەکەی پێغەمبەری خوا صلی الله ئەهلی یەمەن ئەهلی ئیمانن خاوەنی دڵێکی پڕ لە حیکمەت و ئیمانن و هەروەها لەبارەی ئەهلی شامەوە ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم فەرمایشتی زۆرە لە حەدیثێکی صەحیحە کە ئیمامی بوخاری و غەیری ڕیوایەتیان کردووە پێغەمبەری خوا ڕۆژە دوعایە کرد دوعا فەرمی اللهم بارك لنا في شامنا اللهم بارك لنا في شامنا وفي يمننا قالوا وفي نجدنا قال اللهم بارك لنا في شامنا وفي يمننا قالوا وفي نجدنا قال هناك الزلزال والفتن وبها يطلع قرن الشيطان پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمی خوایە بەرەکەت بخەرە شام و ئەهلی شامەوە شام کە سووریا و فەلەستین و ئەم مەنتەقانە ئەگرێتەوە مەسەلەی یەمەنیش عەدەن و عومان و ئەم شوێنانە ئەگرێتەوە تا بەحری ئەحمەر وەمانە پێغەمبەری خوا دوعای بۆ کرد فەرمی خوایە بەرەکەت بخەرە شاممانەوە بەرەکەت بڕژێنە بەسەریانە بەسەر ئەهلی یەمەنە وتیان ئەی پێغەمبەری خوا ئەی نەجد پێغەمبەری خوا هەر دوعای بۆ شام و یەمەن کرد سێبارەیان کردەوە پێغەمبەری خوا ئینجا فەرمووی لە ئاخیرا فەرمووی لە نەجدا زیلزال فتن و ئاشوب بەڕاستی قەرنی شەیطان لێوە هەڵدێت قەرنی شەیطان لێوە هەڵدێت حەچی فیتنەیە کە ڕووی کردە عالەمی ئیسلامی ئەمڕۆ فیتنەی وەهابێتە کە لێوە هەڵی سەری هەڵدا بە معلوماتە ئەمە قسەی من نییە قسەی تاریخە بڕۆ ئیبن کەسیر خوێنەوە بڕۆ مەسەلەی تاریخی بەغدادی تاریخی نەجد خوێنەوە کە بزانە چۆن باسی فیتنە و زیلزالی وەهابێت و ئەمانە کە هاتوون کە چ فیتنەیەکیان لە عالەمی ئیسلامیان ناهاتەوە کە چۆن بەڕاستی بوونە هۆکاری ڕووخانی دەوڵەتی ئیسلامی کە چۆن بوونە هۆکاری ئەوەی کەوا لەگەڵ ئینگلیزە تا ئەمڕۆژ هاوپەیمان بن هاوپەیمان بن جا خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش 1400 ساڵ حەق و باتڵی بۆ تۆ جیا کردەتەوە ئەهلی محەبەت کێیە شوێن کەوتە و ئیتیباعی متەبعی پێغەمبەری خوا کێیە و ئەوانەیش کەوا ئینکاری و دژایەتی پێغەمبەری خواکەن دژایەتی ئیسلامەکەیەکەن بەناو دینەوە کێن و پێغەمبەری خوا دیاری کردوون بۆی ئاگادار بین خۆشەویستان ئەگەر سەرنج بین لە شامە لە یەمەنە لە کوردستانی ئێمە ئینشەڵا بە عێراق ناژمێرێ کوردستان چونکە بەڕاستی ئەم میلەتە عاشقی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەم میلەتە دڵسۆزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ولا غەیری ئەمانەشە کە عیشقێک و ئەوینی تەواوێن بۆ پێغەمبەری خوا هەیە حەز ئەکەن بە ماڵ و سەرۆ و سامانەوە
دائما یادی پێغەمبەری خوا بکەن، باسی پێغەمبەر بکەن، سیرەی پێغەمبەر بخوێننەوە، جێبەجێ بکەن، سەیرەکەی ئاهەنگی زۆر گەورەی بۆ ئەکەن. ئەوانەیش کەوا ئینکاری عاشقان و ئەویندارانی پێغەمبەری خواکەن، ئەوانەی کەوا ئاهەنگ بۆ پێغەمبەری ئەوان بە بیدعەت ێزانن، پێغەمبەری خوا زەمی کردوون کە ئیتیباعی محەممەدی کوڕی عەبدوڵڵاهی نەجدین کە پێغەمبەری وام شاقی شەدان لێ واڵدت بە معلوماتە. سەیرەکەی لە سعوودا ڕۆژی وەتەنی خۆیان هەیە، هەموو مفتوەکانیان فتویان بۆ داوە، حەفلە و ئاهەنگ ئەکرێت بەناو ڕۆژی وەتەنی و بەناو ڕۆژەکانی ترەوە، پیا و ژن تێکەڵ ئەکرێ بەسەرەکە، سەما ڕاقیسەی وڵاتانیانن، ئەمە دروستە و حەڵاڵە و جائیزە. یەک مفتی نەقەی لێوە نایە، ناتوانێت فزەی لێوە بێ قسە بکە، بەڵام کە مانگی مەولودیە شەیطان ئاسا چۆن لە لەدایکبوونی پێغەمبەری خوا هاواری لێ بەرز بوو، هاواری لێ بەرز ئەوە بیدعەیە و جائیز نییە. ئەی خێرە ئەو ئاهەنگە ڕەقس و سەما هاوارە ئاگر تەقاندنە تێکەڵی پیاوژنە کەمە شتێک نییە درۆ بکە. ئەمڕۆ عەسرێکە ئینسان ناتوانێت درۆ بکات، کە من ئەڵێم یەمەن واکە ئەمە بە تەلەڤیزیۆن و بە تیڤی و بە ئەنتەرنێت دیارە کە ئەهل یەمەن چۆن محەبەتیان وە پێغەمبەری خوا دەربڕیوە. کە ئەڵێن سعود ئاوا گۆرانی ئەڵێ ڕەقس و سەماکە بۆ یەومی وەتەنی خۆی، تەلەڤیزیۆنەکانە و مەسەلەی ئەمڕۆ و دنیای ئەمڕۆ کە بچووک بۆ تۆ پیشانی ئەدا، کە ڕاقیسەی وڵاتانیان هێناوە، کە لە ئەرزی حەرەمە گۆرانی بووتێ و ڕەقس و سەما بکرێ، ئەوە حەڵاڵ بێ و دروست بێ، بەڵام یادی پێغەمبەری خوا حەرام بێ و جایز نەبێ. جا ئەمە بۆ معلوماتان پێغەمبەری خوا ئاماژەی بە هەردوو واقعەیە کردووە، ئەوەی کە ئەهلی محەبەت و خۆشەویستی پێغەمبەری خوا لەم ئاخر زەمانە بە ماڵ و سەر و سامانەوە فیدای پێغەمبەری خوا بێ. ئەوەشی کەوا متبعی شەیطانە و قڕنی شەیطان و متبعی قڕنی شەیطانە کە محەممەدی کوڕی عەبدوڵڵاهە بەڕاستی سەیرەکەی لەگەڵ ئەوایە، هاو فکرێتی هاو مەزەبێتی لەگەڵیاتی مەولودی پێغەمبەری خوا تەحریمەکەەوە بە جایزی نازانێ، بەڵام حتى هەندێکیان ئەڵێن لە زینا گەورەترە مەولودی پێغەمبەری خوا نەعوذ بالله. ئەمە واقعە درۆ نییە، ئەوانەی کە متبع ئێوانن، یعنی ئیتیهامی ئەو هەموو مسلمان و عالمانەیەکە کە ساڵەهای ساڵە محەبەت و خۆشەویستی و ئیزهاری محەبەتیان وە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم. خۆشەویستان، جا ئەمانە معجزەی پێغەمبەری خوان، تۆی مسلمانیش ئەبێ خۆت یەکلاییکەیتەوە، ئەم پێغەمبەرە تەتەڵەی کردو و دایەتێ لە بێژنگ بە میزانی عەدل و عەدالەتی خۆی فەرموویەتی ئەهلی یەمەن، ئەهلی محەبەت و خۆشەویستی یەمەن، ئەهلی شام، ئەوانەی کەوا بەم شێوازن بەرامبەر بە من خۆیان فیدای منەکەن، بەڕاستی منیش خۆشمەوێن، پێغەمبەری خوا ئەفەرمێت، منیش سەلامیان لێ یەکەم، برای منن، پێغەمبەری خوا ئەفەرمێت صلی الله علیه وسلم. ئەوانی تریش پێغەمبەری خوا ئەفەرمێت من دوعام بۆ نەکردوون و دوعایشان بۆ ناکەم، چونکە شاخی شەیطان لەو دەفەرە و لەو مەنتەقە وەڵەتێ، چونکە یاجوج و ماجوج لەیەوەتێ، چونکە بەڕاستیەتی فیتەنە لەیەوەتێت. ئەمە فەرمایشتی پێغەمبەری خوایە. تۆی مسلمان ئەبێ ئاگات لە خۆت بێ لەگەڵ عولەمای 1400 ساڵ لەمەوە پێشابە، نەک لەگەڵ کۆمەڵە کەسانێکەوە مەقاشی دەستی ئینگلیز و نەیار و ناعەزانی پێغەمبەری خوان صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا بە متبعی قڕنی شەیطان وەسفی کردون و شوێنکەوتەی شەیطان وەسفی کردوون. مەولودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەسەرێکە و ئەسەری ئەسڵێکی سابتە کە مدەلەلە بە بەڵگە هێنراوە، بەڵگەی زۆری لە قورئان و سونەت هەیە و عولەما و زانایان ئێمە ئیجماعی سوکریان لەسەر کردووە، وەکو جمعەی ڕابردوو ئاماژەمان پێ کرد. حتا ماوەسە مەلا عومەری خانەقا باسی ئافرەتی کرد لەم جمعانە لە یەکێ لە وتارەکانی خۆیان فەرمێ واللهی لەم مانگی مەولودا ئافرەتی هات بەلام، وتی مامۆستا خەون بە پێغەمبەری خوا بینیوە صلی الله علیه وسلم، فەرموویەتی بە ئومەتەکەم ڕاگەیەنە بەوەی کەوا دەستی پێگا و دەمت پێگا پێی بڵێ ئەگەر بە یەک نقوڵیش بێت با یادی من بکەن. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. ئەمە قسەی ماوەسە مەلا عومەر لە زەمی بەرباسی کردووە، منی بۆیە باسێکم ناویشم برد و تارەکەشی مەوجودە. خۆشەویستان، دیارەوە ئافرەتە ناسای خۆیەتی. جا یادی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەڵێن یاد باسی پێغەمبەری خوا، مەولودی پێغەمبەری خوا، تەجدیدی محەبەتمانە لە خزمەت ڕۆحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو حەدیسە بمانگرێنەوە کە پێغەمبەری خوا فەرمێت ئەوەی کەوا بەڕاستی شیدەتی حوبی بۆ خۆم هەیە و خۆشەویستی بۆ من هەیە، لە دوای من کۆمەڵە خەڵکانێکن حەز ئەکەن ماڵ و سەر و سامانن دانێن بەس بە لیقای من بگەن، بە ظاهر بێ بە باطن بێ، یەقیزەتەن بێ لە خەوا بێ، بەس بە دیداری من شاد من. هەموو لایەک لەم ئومەتی پێغەمبەری خوا
کە باسی پێغەمبەری خواکە مەولودەکە بەس بۆ ئەوەیە کە لە قیامەتە لەگەڵ ئەو پێغەمبەرا بێ لە خەوا بەدیداری ئەو پێغەمبەرە شاد بێ مژدەیەکی ئەو پێغەمبەرەی دەستکەوێ خوا بەرەکەتی ئەو پێغەمبەرە بخاتە ناو ماڵ و منداڵی بە بەرەکەتی ئەو پێغەمبەرە خوا شیفای بۆ بنێرێ خوا ڕەحمی پێ بکە خوا عاقبەتی بەخێر بگێڕێ خوا لە بەڵاو و باو نەخۆشی و ناخۆشی لایدە ئەمە هەدەفی مسلمانان و ئیماندارانە کەس نەیتۆ پێغەمبەر خوایە وەڵڵا پێغەمبەر عەبدە ڕەسوولی پەروەردگارە بەبێ خوا هیچ دەسەڵاتێکی نییە ئەو عەزەمەت و ڕێزەش خوا پێی داوە ناتوانی ئینکاری کەی محمد بشر وليس كالبشر بل هو ياقوتة والناس كالحجر ئیتر ئەمە دەسەڵاتی ئەمەیتیانە خوا و پێغەمبەرەی گەورە کردووە ناوی بەرز کردووە ناوی پیرۆز کردووە ڕێزی لێ نەگری خوا ڕێزت دەشکێنێ کوا ڕێزی ئەبوو جەهل کوا ڕێزی ئەبوو لەهەب کوا ئەوانەی دژاتی پێغەمبەریان کرد کوا ئەوانەی کەوا بە جێش و جاشان و بەرامبەر ئیسلام وەستان هەموویان چووک و ڕسوا بوون ئەوەشی کە ئەیکا بە ناو دین و غەیری دینەوە خوا ئابڕوو شەرەفیانە شێنێ خوا لە ناویانە با خوا چووک و ڕسوایان نەگا خوا قبوڵ ناکا بەرامبەر وەلیەکی خۆی شەڕ بکرێت چ جای مامۆستای ویلایەت گەورەی وەلی و ئەولیاکان و نوجەبا و نوقەبا کە حەزەتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم قبوڵ ناکات بێئەدەب نەبن بەرامبەر پێغەمبەری خوا و یادی پێغەمبەری خوا بەرامبەر خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە لە گوناه و تاوانەکانمان خۆش بێ خوا عاقبەتمان بەخێر بگێڕێ خوا لەوانەمان ئەژمار بکا کە پێغەمبەر ئەفەرمێت شیدەتی حوبیان بۆ منەیە و شیدەتی خۆشەویستیان بۆ منەیە خوا لەوانە بین بەرتکا و شەفاعەتی و پێغەمبەرەمان بخەی لە ڕێچکە و ڕێباز و نەهج و بەرنامە و سونەتی و پێغەمبەرە لامان نەدەی شارەزامان کەی یا ڕەبی خوایان حکمت و سونەتی و پێغەمبەرە لە ناو ماڵ و مناڵمانە جێبەجێکەی لە ڕفتار و ئاکار و کردارمانە جێبەجێکەی یا ڕەبی خوایان لێت ئەپاڕێنەوە لە عەقیدەی خەواریج دامان دەی لە فیتنەی وەهابی لامان دەی لە فیتنەی شیعە لامان دەی یا ڕەبی خوایان لە فیتنەی نەیار و ناعەزانی پێغەمبەر لامان دەی لە فیتنەی عەلمانی و بێدین و ملحیدەکان لامان دەی خوایە مسلمانان سەرخە عیزەت بە مسلمانان بگەڕێنەوە ئیمان و ئیسلامی مسلمانان بەهێز و بەقووەت کە محەبەت و خۆشەویستمان بەرامبەرەوە پێغەمبەرە بەهێز و بەقووەت کە هەمیشە لە یادیابین هەمیشە لە باسیابین هەمیشە دەممان بە سڵاوات بێ لەسەرەوە پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم خوایە لەبەر خاتیەوە پێغەمبەرە بە ئیمان و بمانژێنە بە ئیمان و بمانبرنە بە ئیمان و زیندوومان کەرەوە خوایە لەبەر خاتی جاه و مەقامی و پێغەمبەرە نازدارە و ئەولای ئومەتی و پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم خوایە لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە خوایە عاقبەتی خۆمان و ئەولاد و ماڵ و نامان بەخێر بگێڕە هیداەتی گەنجە جوانەکانمان بە ئیسلاحی ماڵ و منداڵمان بکە یا ڕەبی خوایان ئەوەی کەوە داوای دوعای خەیری لە ئێمە کردووە نەخۆشیانەیە خوایە شیفای عاجل بە پەلیان بۆ بنێرە مەشاکیلی عایلەیان هەیە مەشاکیلی تریان هەیە خوایە بە لوتفی خۆت لەبەر خاتیەوە پێغەمبەرەوەیان چارەسەرکە یا ڕەبی خوایە منداڵیان منداڵی ساڵحیان بەرێ هەیانەوە ساڵحیان خوایە بۆیان ساڵەکەی کێشە و گرفتیان هەیە و مناڵیان مەفقودە خوایە بە یەکیان شادکەیتەوە وەک حەزەتی یاعقوب و حەزەتی یوسوف بە یەک شاد کردەوە یا ڕەبی خوایە لە دەپاڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت خوایە کارە بەردەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە ئیمان و ئیسلامیان بەرێ ئەگەر قابلی هیدایەتن خوایە هیدایەتیان بە ئەگەر زاڵمن ستەمکارن دژمنی دینمانن دژمنی خاک وڵات و نیشتیمانمانن دژمنی ئەم میلەتەن شیاوی دادین خوایە بە عەدلی خۆت بە قەهارەتی خۆت بە توانای خۆت خوایە لیان قبوڵ مەکە خوایە ئەوەی زاڵم و ستەمکارە عالیا سافی لە هەبێ بەراکی ئەرزا ژێرە و ژووری کە پەروەردگارە یا ڕەبی خوایەگیان لێتە پاڕێینەوە پەروەردگارە لێتە پاڕێن و داوات لێ ئەەکەین لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئەو پێغەمبەرە کۆمان کەیتەوە حەشرمان کەی ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله علیه وسلم بانگمان بکا دەرمان نەکا بە دەستی مبارەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توینەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ پەروەردگارە لێتە پاڕێینەوە لەبەر خاتیە و پێغەمبەرە نازدارە جاه و مەقامی و پێغەمبەرە نازدارە خوایە ئەم نەخۆشی کۆرۆنا لەسەر ئەرزە هەڵگرە خوایە لەسەر ئەرزە هەڵیگرە خوایە زیاتر عەزابمان مەدە و سزامان مەدە خوایە بەهۆی تاوانباران و تاوانی خۆمانەوە کەم تەرخەمی خۆمانەوە خوایە سزای زیاترمان مەدە خوایە تۆ بەڕەحمی ئێمە گوناهبار و تاوانبارین خوایە لەبەر خاتیە و پێغەمبەرە لەسەرمانی هەڵگرە ئەوەی تووشی بووە شیفای عاجۆ پلەی بۆ بنێرە ئەوەی سەلامەت بۆ خوایە سەلامەتریکەی ئەوەی پێی وەفاتی کردە خوایە پلەی شەیدی پێبەخشە خوایە لێتە پاڕێینەوە دەستمان بۆ لای تۆ بەرزێتەوە محتاجی بارانین محتاجی ڕەحمەتی تۆین پەروەردگارە ئەو پێغەمبەرە ڕەحمەتە یا ڕەبی خوایە لەبەر خاتی ئەو ڕەحمەتی پێغەمبەری خوا ڕەحمەت بڕژێنە بەسەرمانە خوایە بارانی بەڕەحمەتمان ببارنە کانی و کارێزمان بۆ بتەقێنە لە قاتی و گرانی و ناڕەحەتی پارێزاومان کە
تووشی قاتی و گرانیمان مەکە پەروەردگارە هەر زانی و فەرحی و خێر و خۆشی بخەرە وڵاتمانەوە لەبەر خاتیە و پێغەمبەرە کە ناردوو بە ڕەحمەت خێر و خۆشی ڕووی کردە مەکە و سەر ئەرز خوایە خێر و خۆشی زیاتر ڕووکاتە سەر ئەرز بە تایبەت خاک وڵاتی کوردستان یا ڕەبی خوایە گیان لەبەر خاتی ئەم هەموو مەولودەکە ئەکرێت ئەم هەموو عشق و ئەوینە بۆ پێغەمبەرە دەرابڕێت خوایە ڕەحم بە میلەتە فەقیر و شارە بکەی خوایە ئەم میلەتە پارێزراو بکەی خوایە ئەم میلەتە لە چنگی زاڵم ڕزگار کەی خوایە لە نەخۆشی و وەبا و ناڕەحەتی و گرانی پارێزراوی کەی آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين